حکوومەتەکەی ئەتوانم بڵم کازمی کە دەنگی لەسەردرا لەلایەن پەرلەمانتارەکانەوە 5,000 دەنگی نەهێنا کە یەکێک لە وەزارەتانی کە گرنگ بوو بەلای ئەمەوە کە 5,000 کەوەی بەلای ئەمەوە گرنگ بوو وەزیری داد بوو چونکە لە بەرەوەی من مڕشحی تایبەت بە خۆمانمان هەبوو بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەو حیزبە سیاسیەکان بە تایبەتی مۆکۆیەتی نیشتمانی کوردستان ئەو مڕشحەکەیان گۆڕی بوو لەبەر توانرا لەگەڵ لایەنە سیاسیەکانە ئیش بکرێت بۆی دەنگی پێنەدرێت چونکە ئێمە کاتێکە حیزبێکی سیاسی ئەگەر کاندیدێکی تایبەت بەخۆی هەبێ وەکوانەی کە بینیمان هەموو ئیتفاقی سیاسی بوو چونکە لەناو پەرلەمان ئەگەر اتفاق نەکرێت لەسەر هەر کاندیدێ وەکو حیزبە سیاسیەکان ئەزانین تێناپەڕێ ئەویش تێنەپەڕی ئەوانەی تریژە و وەزارەتانی تریشکە دەنگیان نەهێناوە بە هەمان شێوە چونکە اتفاقی سیاسی نەبوو لەگەڵ کولە سیاسیەکانە بۆ ئەو مڕشحەی کە بڕوات بەتاکید دیارە ئەمڕۆ دەنگی لەسەردرا 14,000 دەنگیێنا 6,000 کەوت دەنگی نێنا و 2,000یش دیارە تەقدیم نەکرابوو بۆیە ئەمڕۆ بەڕێز کازمی سەرۆکی هەڵبژێراوی ئەنجومەنی وەزیرانی تازە بڕیاریدا هەر لەم کۆبنەوەیە لە ماوەی 2 هەفتەیە ئەوانەی کە ئەو 6,000ی کەوتووەیە ئەو 2,000ی کە نەهاتووە لە ماوەی ئەم 2 هەفتەیدا هاتووە بێنێتەوە ئامادەی بکە بۆی کابینەکە بە تەواوی دەنگی لەسەر بدرێت. بەتاکی دیارەوە هیچێک بوو لە خاڵەکانی ناو بەرنامەکەی کە دیارە کێشەکانی ئەو کێشە هەڵواسراوانەی کە لێنەوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بە پێی دەستور و بە پێی یاسا چارەسەر کرد دیارە ئەوە هەمووی داواکاری خۆشمانە ئێمە خۆمانی ژۆک و کورد وەکو هەرێمی کوردستان ئەمانەی ئەو کێشە هەڵواسراوانە بە پێی دەستور و بە پێی یاسا چارەسەر بکرێت دیارە ئەمە بیدایەتێکی باشە کە لە حکوومەتەکە هەیە بە کۆی دەنگیش دەنگی لەسەر دراوە دیارە لە ناو پەرلەمانە بۆ بەتاکید ئەو کێشانە بۆ ئێمە گرنگە بە تایبەتی کێشەی مووچەیە کێشەی پێشمەرگەیە کێشەی نەوتە و هەروە کێشەی کەرکووک و ناوچە جەناوەکانە ئەمە هەمووی بە پێی دەستور و بە پێی یاسا دەبێ دواتر ئێمە لەگەڵ قسە بکرێەوە ئەو بەرنامەی کە خۆی وعدی داوای بێ جێبەجێ بکرێت.